دوو تەقینەوە بەغدای پایتەختی عێراق داهژێن و بەلانی کەم 124 کەس دەکوژرێن و زیاتر لە 200 کەسیش بریندارن و چاوەڕوانیش دەکرێت ژمارەی زیانە گیانیەکان بەرزتر بنەوە. کاتژمێر 1 پاش نیوەشە و هێرشبەرێکی خۆکوژ بە ئۆتۆمبیلەکەیەوە لەناو ئاپۆڕەی خەڵکدا لە ناوچەی کەڕادەداخل خۆی دەتەقێنێتەوە. بێ لە زیانە گیانیەکان ژمارەیە دووکانیش ئاگریان تێبەر بووە و هەروەهاش چەندان ئۆتۆمبیل لە دەوروبەری شوێنی تەقینەوەکە تێکشکاون. تەقینەوەی دووەمیش لە بازاڕی شەلال بووە لە ناوچەی شەعب هەر لە بەغدا. حەیدەر العەبادی سەرۆکوەزیری وڵاتەکە هەر ئەمڕۆ یەکشەممە سەردانی شوێنی تەقینەوەکەی کەڕادەداخلی کردووە و پەیمانی بە سزاگەیاندنی ئەنجامدەرانی ئەو هێرشانەی داوە. لە ڕاگەیاندنەکەی ئۆفیسی سەرۆکوەزیری عێراق داهاتووە ئەم هێرشانەی تێرۆریستان هێرشی بێهودەن و کاردانەوەن بەرامبەر ئەو شکستانەی بەسەریان داهاتووە لە پارێزگای ئەنبار. هێرشەکان ئاپۆڕەی ئەو خەڵکە سیڤیلیان کردبووە نیشانە کە بۆ خۆ ئامادەکردن بۆ جەژنی ڕەمەزان ڕوویان لە بازار کردبوو. ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی بەرپرسیارەتی خۆی لەو هێرشانە ڕاگەیاندووە. دادرەنگانێکی ئەم ڕۆژ یەکشەممە بە کاتی بەغدا ئاگرکوژێنەوەکان خەریکی کوژانەوەی ئاگرەکان بوون و هاوکاتیش تەرمی زیاتری قوربانیەکانیان دۆزیوەتەوە لە ناو داروپەردووی پاش تەقینەوەکان. دوا بە دوای تەقینەوەکانیش سەرۆکوەزیری عێراق 3 ڕۆژ پرسەی فەرمی لە عێراقدا ڕاگەیاند وەک لە میدیای عێراقیدا باس کراوە.